ناو مەرەم عەبدوڵایە، خەڵکی شاری سلێمانیم. ماوەی زیاتر لە 15 ساڵە لە بواری فۆتۆ و ڤیدۆ ئیشەکەم. بەشداری زۆر لە پێشەنگاکانم کردووە و زۆر ئیشیشم بۆ ناوخۆ و دەرەوەی وڵات کردووە. بۆ هەندێک ڕاگەاندن کارم کردووە لە کوردستانی خۆمان و لە ئەوروپاش. ئەندامی کارایی کۆمەڵی وێنەگرانی کوردستان بووم و لەگەڵ چەند ناوەندێکی میدیایە کارم کردووە، بەڵام ڕاستی بە بۆنەی دووریم لە کوردستانەوە کەمێک لەگەڵ ئەوانە ناچالاکم. ئەتوان بڵێم لە ئێستاە بە دیاریکراوی لەگەڵ هیچ ڕاگەیاندنێکە کار ناکەم. ئەمڕۆ لە شاری نۆیسین لە بەردەم ئەم قەڵایە کە مێژووکی دێرینی هەیە. ئەڵمانیا بۆ ناسراوە کە مێژوەکەی خۆی پاراستووە سەرڕای جەنگی جیهانی دووەمیش توانیوێتی کە جارێک تر ئەم قەڵایانەی کە لە جەنگەکەیە زیانیان پێکەوتووە لۆژەنی بکاتەوە و بیخاتەوە خزمەتی هاونیشتیمانیان و ئەو کەسانەی کە بۆ سەردانیانە ئەم وڵاتە. بۆ من کاری دۆکۆمنتەری کارێکی زۆر زۆر گرنگە کە لە کوردستانی ژیاوم ئەو فترەی کە لەوێ کارم کردووە هەر لە کاری دۆکۆمنتەریە خۆم بینیوتەوە. ماوەیەکی زۆرە سەرقاڵی فۆتۆ و ڤیدۆ و ئەو کارانم کە لە دەرەوە ناوی وڵات ئیشم لەسەری کردووە، چی جای لە کوردستان بووم یاخود لە هەندەران کە لە وڵاتی ئەڵمانیا بەتایبەت دۆکۆمنتم کردو بە فۆتۆ و بە ڤیدۆ. بڕێی من فۆتۆگرافەر هەتا بتوانێ زیاتر بگەڕێت، هەتا بتوانێ زیاتر جیهان ببینێت. بەڕای من دوورکەوتنەوە لە نیشتیمانی دایک کاریگەریشی ئەوتۆی نابێت لەسەر فۆتۆگرافەر. من ڕێم پێچەوانەیە، بەڕای من فۆتۆگرافەر زیاتر پێویستی بەوەیە دنیا زیاتر ببینێ تا زیاتر بتوانێ لە کارەکەیە قاڵ بێتەوە، کاری جوانتر بکە. بەڕاستی بەڕای من دوورکەوتنەوە لە نیشتیمانی دایک کاریگەریشی ئەوتۆی لەسەر من نەبووە لەبارەی کارەکەم. بە پێچەوانەوە توانیمە ئیشی باشتر کەم و زیاتر ئیشی جوانتر ببینم. لە زۆر باری فۆتۆگرافیا کارم کردووە. هەندێک لە فۆتۆکانم یەکێک لە پرۆفیسۆرەکانی دکتۆری نەفسی داوای کردووە لە هۆڵی نەخۆشخانەکەیان بۆ چارەسەری نەخۆشی دەرونی فۆتۆکانی من دیاری کراوە کە لەوێ نمایش کرێ. منیش بە خۆشحاڵیەوە بەبێ هیچ بەرامبەرێک ڕەزامەندیم پیشاناوە فۆتۆکانم بۆ ناردوون لەو نەخۆشخانەیە نمایشیەکەن. لە کاری فیلم و فیلمی دۆکۆمنتەری شاکارم هەیە. هەندێک لەو فیلمانەمان خەڵاتی نێودەوڵەتی بەدەستهێناوە. یەکێک لە کورتە فیلمەکان ناوی قەڵای مێلوورەکانە کە هاوڕێی ئەزیزم کاک تۆفیقی ئەمانی خراجی کردووە. فیلمی فێستۆری کاک داناکەریم کاری تیا کردووە. فیلمی باخەکەی باوکم هاوڕێی بەڕێزم شوعەتوف کاری تیا کردووە و فیلمی موسای کۆبانێ بەشداری مام هەژار ئیخراجی کردووە. ئەوە لە شەڕەکەی کۆبانەیە ئێمە کارمان کردووە. زۆرێک لە فۆتۆ و کارەکانم لە ماڵپەڕ و وێبساتە نێودەوڵەتیەکان نمایش کراوە. ئێمەی فۆتۆگرافەر هەمیشە کەینە بازاڕ و ئەو شوێنانە هەر شتێک پەیوەندی بە کامێرە و بە بابەتی پێشەنگاوە هەبێ یەکسەر فۆکسمانە چێتە سەری. من لە ئەڵمانیا زیاتر لە 3 پێشەنگام کردوتەوە. پێشەنگای هاوبەشن لەگەڵ ئەڵمانەکانە و لە وڵاتی ئیسپانیاش پێشەنگام هەیە.
چەندین کۆنسێرتات و کاری هوەریشم هەیە هەم بۆ هاونیشتیمانیەکانی خۆمان و بۆ ئەڵمانەکانیش کارم کردووە و ئیشی تازەشمان بەدەستەوەیە. کاری فۆتۆگرافی دنیایەکی زۆر جیاوازە. فۆتۆ زمانی هەموو نەتەوەیەکە. بەڕای من فۆتۆی ئەتوانێت ڕووداوەکان گەورە بکە و بە پێچوانە شۆ بچووکی بکە. ئەوە ڕووداوەکان نییە فۆتۆ دروستەکە. بەڕای من فۆتۆکانە ڕووداوەکان دروست ئەەکەن.